طبعی دادگای بالای فدرالی هەمیشە وتمانە دادناوەندێکی دادوەری باڵایە لە عێراقدا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری بینیوە لە یەکلاییکردنەوەی کێشمەکێشە سیاسی و یاساییەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق وەرە چەند ڕۆژی ڕابردووشا بینیمان کە ئەو بڕیارانەی کە دەری کرد هەمووی بڕیاری یاسایی و دروست و دەستوری بوون و تیشمان لەسەر قسەمان لەسەر کردووە ئەوەی ئەمڕۆ گوزەرە لە ڕاستیە دیسان وەکو قرارەکانی پێشووی دادگای فیدرالی بڕیارێکی درستی یاسایی دەرکردووە بڕیارە گونجاو لەگەڵ مەزمونی دەستور تاوان بەداخەوە ئێمە نیگەرانی لەو بڕیارە لەو ڕۆی کە سیادەی هەرێمی کوردستانی نەهێشتووە و لەو ڕۆی کە لێدانە لە کیانی یاسایی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی لەو ڕۆی کە ئێمە سەدان ساڵە باباپیرانی ئێمە شۆڕشەکەن قوربانیە دەن میلەتی ئێمە ئاوارە ئەبێ دەربەدەر ئەبێ ڕەنجەدا بۆچی ئەنی هەدەفی ڕئیسی هەموو ئەمانەوە بۆ کە ئێمە بەرەو دەوڵەتی کوردی و بەرەو کیانێکی سەربەخۆی کوردی بچین بەڵام لە دوای ڕیفراندۆمەوە و پرۆسی ڕیفراندۆم و پرۆسەکانی دواتر و سەربەخۆی فرۆشتن تەسەڕفکردن بە نەوت و هەموو ئەمانە و ئەو ئیدارەدانی مەلەفی نەوت و برسیکردنی موچەخۆران و هەموو ئەوانە وای کرد کە ئەو ئەزمونێکی هەمان بوو ئەزمونێکی شکست خواردوو بێ و سەرکەوتو نەبێ و نەتوانی کە شانازی پێوە بکەین هەر بۆیە کە بینیمان ئەمڕۆ ئەم بڕیارە چەندە لێدان بوو لەم کیانە سیاسی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتە بینیمان شەقامی کوردی پێی خۆش بوو ینی لەسەر ئاستی جەماوەر خەڵک پێشوازی لەم بڕیارەکە ئەمە مای نیگەرانیە ئەبێ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەما بەڕاستیە بەخۆیان بچێتەوە بۆ خەڵک پێشتر شۆڕشی کرد ئێستا بەلێدان لە کیانی سیاسی خۆشحاڵە بێ لەبەرەوە قوتی بڕاوە دەست حکومەتی هەرێمی کوردستان بینە سەر ناوەڕۆکی بڕیارەکەتەوە لەم بڕیارە لە ئەم قرارێکی ئەمڕۆ دەری کردو داوایەکە لە ساڵی 2012 تۆمار کراوە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە دادگای فیدرالی تایدا وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی حکومەت و پاشان سەرۆکی پەرلەمانی شۆک و داوا لەسەر کراو لەم داوایە ناویان هاتووە ئەم بڕیارە لە زمانی 15 لاپەڕا دەرکراوە من ئەمەتیش خۆمە سەر ئەو دەفعانەی کە هەم ممثلی عێراقی هەم ممثلی حکومەتی هەرێم ئەنی ئیساریان کە لە بەردەم دادگای فیدرالیە ئەگەر دەرفەت هەبێ بەڵێ ئەگەر بە کورتی ئەوەی کە پێوەستە بە کوردستان وزان پێنج خاڵێکە قەرارەکە یعنی چی لە خۆگرتووە چیە بە پوختی سوپاس دەکەین بەڵێ لە ڕاستیدا ئەم دەفعانەی بە ئەمە تەرکیزە و خاڵە بکەم کە نوێنەری یاسایی وەزارەتی سامانە سروشتیەکان حکومەتی عێراقی ئیساری کردووە لە بەردەم قەزای دادگای ئەتیحادیە مادەی سەودەی دەستورە کە باستەوە دەکا فرۆشتی نەوت و گاز سەرەتی نیشتیمانی و ئەشنە زمنی سەلاحیەتە حەسرەکانی حکومەتی عێراقیەوە پاشان ئەوەی کە لە مادەی 112 هاتووە ئیدارەدانی حەقلە نەوتیەکان لە هەرێمی کوردستان و پارێزەکانی ترا کە نەوت بەرامێنن ئەڵێ ئەبێ حکومەتی ئیتیحادی ئیدارەی بدا بە تەنسیق لەگەڵ ئەقلیم ئەمانە تەمان دەستور دقیقە پێش جهتی حکومەتی ئیتیحادی پێش خستووە پاشان ئەڵێ لەگەڵ معەن ئەقالیم المحافظات غير منتظمة في الإقليم ببي أم دو مادة دفعان كدوا وكألا الحقوق الحالية ما بس لي أو حقلانية كنود برامهن بمثلي حكومتي هريم ردي أمي دعوة على شيء على أما بس حقوق حالية أو حقل النوتي حالياني كلكاتي نفاذي دستورة هبوة لو كاتا هيج حقلك نوتي مال هريم كوسان ببوي أم دقة دستورية أو حق لنوتيان ناقريتەوە کە دوای 2006 لە هەرێمی کوردستان بەرەمێنران بەڵام ئەمە ڕاستە دەفعێکی پوچەڵە هەن ڕاستە پەنای بۆ بەرن لەبەر چی لەبەر ئەوەی کە قەزا دادگا دەقی دەستوریان دەقی یاسایی تەطبیقەکە حکمەی دەقەکە تەطبیقەکە لە کاتی چییە لە کاتی جێبەجێکردن دەقەکە نەک لە کاتی دەرچوونیە بۆ کاتی ئێستا ئەمەم دەقە دەستوری جێبەجێەکەین دەیان حەقی نەوتی لە هەرێمی کوردستانە بۆ ئەم دەفعیان پوچەڵە دەفعێکی تریان ئەوەیە کە ئەڵێن ئێمە ئەم مادەیە ئەم بابەتە ناچێت زمینی سەلاحیەتە حەسرەکان و بە گوێرەی مادەی 115 هەرێم ئەتوانێت یاسا دەرکات چکە ئێمە دەوڵەتێکی فیدراڵین و پەرلەمانمانەوە ئەم یاسایانە ئەتوانین بە یاسا ئەم بابەتانە تەنزیم بکەین بەڵام ڕاستی ئەمەشیان دیسان ڕەتدراوەتەوە بۆی ئەم بابەتان ناشتە زمینی و دەسەڵاتانەی کە هەرێم ئەتوانی یاسای بۆ دەرکا ئەوەی کە وتراوە تەعارض بین یاسا ئیقلیم و هەرێمە ئەو لێت بۆ یاسای ئیقلیمە
ئەوەیە کە لە بابەتە ناوخۆیەکان هەرێم جوزیەکە لە زمینی دەوڵەتی عێراقا سیادەی ناوخۆیی پێدراوە سڵتەی تەشریعی تەنفیزی قەزایی بەڵام سیادەی دەوڵی پێ نەدراوە هەمووان بابەتانە چنە زمینی مادەی سەودەی دەستورەوە کە سەلاحەتی حەسەیە کە پێمان ئەڵێ زۆر بە سەراحەت سیاسی ڕسمی سیاساتی خارجی سیاسی تجاری سیاسەتی بازرگانی و هەموو پرۆسەیەکی تجاری عابر الحدود ئەبێ لە ژێر چاودێری و لە ژێر فەرمانی حکومەتی اتحادیە بێ لەبەر پەرلەمانی کوردستان ڕەچاوی ئەم مادە دەستوریانی نەکرێت هەستا یاسای ژمارە 22 ساڵی 2012 دەرکرد بە ناوی یاسای نەوتوغاز بۆ پێدانی دەسەڵات بەس وەزارەی سامانە سروشتیەکان بۆ ئیدارەدانی حەق نەوتیەکان لە هەرێمی کوردستان سەر لەبەری ئەم یاسای پێچەوانی دەستورە بۆی ئەمڕۆ یەکەمین بڕگەکە لەم بڕیارەدا دەرچووە بڕیاری دادگای اتحادی هەڵوەشانەوەی ئەم یاسایە جملەتەنەوە تەفسیلاً ینی بەناوڕەکەەوە ئەم یاسایە هەڵۆشێنراوەتەوە بەڵام یەک خاڵمان بیر نەچێ یاسای ژمارە 21 ساڵی 2012 هەڵنەوەشاوەتەوە کە وەکو هەندێک پیان وایە ئەو یاسایە یاسای وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانە وەزارەتی سامانە سروشتیەکان هەڵناوەشێتەوە بە گوێرە بڕیارە وجودی هەیە و دەمێنێەوە بەردەوام بێ لە کاروباری خۆی بەڵام یاسای نەوتوگاز هەڵۆشاوەتەوە ئەنجومەنی نەوتوگاز هەڵۆشاوەتەوە ئەوەی کە دەوتیە شەریکەی کورسان شەریکەی گشتی کورسان بۆ بەرهێمنانی نەوت هەڵۆشاوەتەوە هەموو ئەوانەی کە بە گوێرەی یاسای نەوتوگاز ژمارە 22 ساڵی 2012 وەرەگرن هەموو ئەوانش دەبێت لە تاریخی ئەمڕۆ ڕابگیرێ